فیلمی شەلتەر پەناگا نوێترین فیلمی جێسن ئەوەکتەرێکە بۆی فیلم ئاکشنیەکانەوە لەلایەن بینەر خۆشەویست بووە. جا چیرۆکی فیلمەکە باز لە کارمەندێکی هێزە تایبەتەکانی بەریتانیا بە ناوی مایکل مەیسن دەکات کە بەهۆی ئەوەی لە یەکێک لە ئارکەکاندا سەرپێچی فەرمانی گەورەکەی دەکات و ئەو کەسە ناکوژێت کە بۆی دیاری کراوە، بۆیە دەبێتە داواکراوی ژمارە یەک لەلایەن حکوومەتەوە کە با جۆرێک بێت دەبێت دەستگیر بکرێتن. جا لەبەر ئەو هۆکارە ناچارە خۆی بشارێتەوە. ژیانێکی گۆشەگیرانە بەسەربەت ساڵانێکی زۆر لە دوورگەیەکی دوورە دەست لە سکۆتلەندا بەتەنیا و دوور لە هەموو کەس دەژی. لە یەکێک لە ڕۆژەکاندا کچێکی بچووک لە خنکان ڕزگار دەکاتن، لە ماڵەکەی خۆی جێگای بۆ دەکاتەوە و یارمەتی دەدات تاوەکو برینەکانی چاک دەبنەوە و دووبارە هەڵدەستێتەوە سەر پێ. بەڵام کارەکان هەروە ئاسان ناچنە پێشەوە. کۆمەڵێک ڕووداوی یەک بە دوایەک ڕوبەڕووی هەردووچیان دەبێتەوە کە ئەوش وا لە مەیسن دەکات لە گۆشەگیریەکەی دەربچێت و ڕوبەڕووی ڕابردووە ترسناکەکەی خۆی ببێتەوە و لە هەمان کاتیشدا هەموو ئەوانە لە ناو ببات کە دەبنە هەڕەشە بۆ خۆی و بەتایبەت بۆ جێسی کچە بچکۆلانەکە. جا ئەو فیلمە لەلایەک ڕێک دەوێت ئەومان پێ بڵێت کە سیخوری تەکنۆلۆژیا لە وڵاتانەدا لە وڵاتە ئەوروپیەکان بەتایبەتی چەندە لە ئاستێکی پێشکەوتوداوە لە هەما کاتیشدا دەوێت پێمان بڵێت کە ئەو تەکنۆلۆژیا ئەو سیخۆریکردنە بەسەر یەکتر و بەسەر کەسانی تردا چەندە خراپ و چەندە ترسناکە. تەنها شتێک کە بەلایەنەوە گرنگ بێت تەنها بەرژەوەندی خۆیانە. جا لەلایەکی تر بە درێژایی فیلمەکە دیالۆگێکی زۆر جوان و بەمانە و بە سۆز دەبین لە نێوان مەیسن و جێسی بچکۆلانە. ئەو منداڵێکە بەردەوام پرسیار دەکات بەردەوام بە دوای وەڵامدا دەگەڕێت، چونکە لە ئاستێکدا کە کۆمەڵێک پرسیار هەیە وەڵامی نییە بۆ ئەو منداڵە بۆچی لێرەیە، بۆچی کەوتێتە ئەو بارودۆخەوە. جا پەیوەندێکی قوڵ و زۆر زۆر تایبەت وە زۆر جوان لە نێوان دوو کارکتەرە سەرچیەکەماندا دروست دەبێت وە بێگومان ئەکتینگی هەردووچیان زۆر زۆر باشە. جا لە کۆتاییشدا چیرۆکەکە کارکتەرە سەرچیەکەمان یاخود سەربازە کۆنەکەمان سەربازە دوورخراوەکەمان دەخاتە بەردەم گەورەترین بژاردەی ژیانی. ئایا کامیان هەڵدەبژێرێت هێز و پارە و دەسەڵات یاخود مرۆڤبوونی خۆی ئامادەی مرۆڤبوونی خۆی لەدەست بدات لە بەخاتری بەدەستێنانی کۆمەڵێک شت بۆ ئەو دەبی خۆتان بینەری بنجا. شتێکی زۆر سەی لەسەر ئەو فیلمە ئەو چەند ڕۆژە دەیبستم ئەوەیە کە هەندێک کەس دەڵێن بینەری نابینە بە ئەوەی ڕێتینجی زۆر زۆر کەمەوە، یاخود ئەوانەی کە بینەری فیلمەکە بوون ڕێتینجی کەمی پێدەدەن یاخود بەدڵیان نێو ڕخنە باران دەکەن. بۆچی تۆ کە لە کاسی فیلمێک بڵاو دەکرێتەوە ئەگەر نووسرا بوو جێیسن کە بەشدارە لە فیلمەدا دەبێت بیر لەوە بکەیتەوە کە ڕۆلی جێسن لە فیلمەکەدا کەسێکی گرنگە دوورخراوەتەوە یاخود سەربازێکە یاخود کەسێکی گرنگی ناو حکوومەتە و خانێنیش کراوە دەکەڕێتەوە بۆ تۆڵەکردنەوە یاخود کەسێکی گرنگەیە کە دەبێت بیپارێزێت لە کەسە خراپەکان و ڕوبەڕووی کەسە خراپەکان ببێتەوە. تۆ کە کاستی فیلمێک دەبێت ناوی جێسنی تێدا ناتوانانی چاوەڕێ ئەوە لە فیلمەکە بکە کە لە جێسن لە ستایلێک ببینی لە تایپێک ببینی کە تایپی ئەو نییە. ناتانی تۆ کە ناوی جێسن لە کاستی فیلمەکەدا بینیت ناتوانین بڵێ ئەو فیلمێک دەبێت وەکو بۆ نمونە هامنێت چیرۆکە چوای هەبێت یاخود وەکو مارتی سوپریم بی یاخود بتوێ فیلمێک بێت درامی و سۆزداری بێت نە کە ناوی جێسن لە کاستی فیلمەکەدا هەبوو ڕێک ئەو تایپەیە کە جێسنی پێناسراوە تۆ ناتوانانی لە شێوازێکی تر بیبینی، چونکە ئێمە چۆن جێسنمان ناسیوە لە سەرتا و تاوکۆتایی هەب بۆ شێوازە هاتووە. بابەتی فیلمەکانی لە بازنەیەکدا دەسوڕێنەوە تایپەکە تایبەت بەخۆیەتی تەنیا لەو تایپە ئیش دەکاتن، بۆیە تۆ نابێ ڕخنە لۆ گریکە فیلمەکەی وەکو ئەوکانی پێشوویتی یاخود شتێکی گۆڕانکارەیەکی وا گەورە لە فیلمەکەی ئێستا و ئەوانی پێشتردا نابینی. بێگومان تایپی جێسن ئەو تایپەیە ئەو تایپە یاخود جێسن یاخود ئەو تایپە تاوە. بۆیە تۆ ناتوانین لەسەر ئەوەی کە جێسن و تایپەیش دەکات ڕخنەی لێ بگری و یاخود بۆچی گۆڕانکارێکی گەورەی نەکردووە بەڵێ ئەوە دەتوانێت ڕخنەی لێ بگریتن لە بیکیپەر بینیمان فیلمێکی باش هەنگاوێکی باشتر چوە پێشەوە، بەڵام ئێستا بە هەمان ستایلی پێشووی خۆی چۆن جێسنمان ناسیوە بە هەمان تایپی خۆی ئیش دەکاتن، هیچ گلەییمان نییە لەوەی. بۆیە تۆ ناتوانین لەسەر ئەوە فیلمەکە ڕخنە بارانکەی و یاخود ڕێتینجی کەمی پێ بدەی و یاخود لەسەرەوەی کە ئەو فیلمە ڕێتینجی کەمە بینەری نەبیدەنا. بۆ من ئەو فیلمە زۆر زۆر لە زۆر ڕووە لە فیلمەکەی پێشووی تری جێسن زۆر زۆر باشتر بوو و بەجددی چێژیشی لێ بینی دەتوانم بڵێم فیلمێکی سادەی زۆر زۆر باشە.
فیلمێکی زۆر باش نا بەڵام سادەی زۆر باشە. جەوی فیلمەکە زۆر باش بوو، چێژی بە بینەر دەبەخشی. چیرۆکێکی سادەمانەیە ڕزگارکردنی کچێک کە لێتانی سپۆیل ناکەم چۆن کەوتێتەوە حەڵەتە و دەبێت بیپارێزن لە کەسانێکی خراپ کە لە ڕابردووی خۆشیدا کەسانی خراپ بۆ ئیشی بۆ کردوونە. بۆیە چیرۆکەکە سادەیە. ئەو تایپێکە جیسن حەز دەکات لەو شێوازە بەشداری بکات و بەردەوام ئەو ڕۆڵە ببینێت کە ڕوبەڕووی تاوانباران دەبێتەوە کەسێک دەپارێزێت تاو ئیدی ئەوە لە مێشکی خۆت دەرکە کە جیسن لە تایپێکی تر ببینێت چونکە ئەو کارکتەرە بۆ ئەو کراوە ئەو ڕۆڵە ببینێت لەو ڕۆڵش ئێمە وای کرد ئێمە خۆشمان بوێت و سەرکەوتوشە لەو ڕۆڵەدا. بۆیە تکایە لەسەر ڕێتینگ سەیری فیلمەکە چونکە زۆر فیلمی باشێ لە مێژوو دەکە ڕێتینگی زۆر کەمە بەڵام فیلمی لێبین نەکراون هەشمانە دەنا فیلمی بازرگانینە بینەری یەکجار زۆرە بەڵام فیلمی کاتینە و پاشماوەیەکی کەم لە بیر دەچنەوە. گرنگ ئەوەیە بۆ تۆ سێری فیلمە بکەیت کە چێژت پێبەخشێت و وانەی زۆر جوانی تێدا بێت و گۆڕانکاریەک لە بیرکردنەوە ژیانی تۆدا دروست بکاتن. ئەوە هەموو شتێکە دەنا ڕێتینگ یەک دیناری سوپاو ناهێنێتن. فیلمێک بام و پێوەرێک بەڵێ شایانی بینینە فیلمێکی سەعاتە کۆنی و چێژێکی جوانی هەیە. ئەو شتێککە لە جیسن چاوەڕی دەکەین ڕێک لەو فیلمەدا بوونی هەیە. شتێکت هەیە لە کۆمنت دەربارەی فیلمەکە دەربارەی ڤیددیۆکە دەربارەی قسەکانم سەرنجی خۆت بنووسە با بیرکردنەوەمان ئالوگۆ بکەین و ئەگەر بینەری فیلمەکەش نەبوویت بەڵێ بێگومان سێری فیلمەکە بکە و کاتێکی کەم و چێژێکی تا ڕادێک باشتر پێدەبەخشێتن یەکێکە لە فیلمانی کە خۆشە بینەری بیت. واگە بینەریشی نەبوویت پێشنیار دەکەم کە بینەر بیت فیلمێکی چیرۆکەش سادەمانەیە بە دەر نییە لە بوونی پەیامی زۆر جوان کە دەوێت بیگەێنێت بەڵام لەو فیلمە گەورانەش نییە کە هەموو ئیشکردنی لەسەرەوە بێ پەیامی زۆر زەخم بگەێنێت نە هەر ئەوەکو باسم کرد لەو فیلمانەیە کە لە تایپی جیسنە و هەر بۆ شێوە ماوەتەوە ڕێک وەکو فیلمەکانی تریتی چێژ دەبەخشێت و کەمێک پەیامی جوانیشی هەیە و هەموو کاتێک کە جیسن یەکێکی لە تەنیشتا هاوکارەتی جا ئەگە کچەکە ئەگەر هاوکارەکەی کەسێکی بچوک بێ چێژی زیاترە ڕێک لەو فیلمەشدا ئەو شتە بەدی دەکەین. تا فیلمێکی تر تا خوێندنەوەیکی تر دێمەلاتان ئاسوودە خۆش بەخەتن.